سڵاوتان لێبێت بینەرانی کورسات نیوز من ئەڕۆتۆفیقم لەڵخێمشی بەرنامەی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر کێشەکانی پارێزەران و هەروەها بربەستەکانی بەردەم کۆنگرەی پارێزەران. ئەمڕۆ ڕۆژی پارێزەرانی کوردستانیش بوو لە هەرێمی کوردستاندا. دیارە پارێزەران یەکێکن لەو چینە گرنگەی کە لە کۆمەڵگەدا ئەبنە پارێزەری زۆرێک لە ماف و داواکانی خەڵکی. بەگشتی ئەوەی کە ئەرکە لەسەر شانی ئەوانە توانیوانە جێبەجێ بکەن ئەو بربەست و ڕێگریانە چییە لە ڕێگەی شوکاری پارێزەران و هەروەها پارێزەران دیارە وەکو هەموو چینەکانی دیکە سندیکایشیان هەیە بۆی کە ئیشەکانیان بە یاسایی ڕێک بخە و سەرجەم پارێزەران لێەوە ئاراستەی کاروبارەکانیان بکەن. ئەو سندیکایە تا چەند توانیوێتی مافی پارێزەران بەرجەستە بکات و پارێزەران خۆیان تا چەند کارکتەرێکی جددی و گرنگ بوون لەو سندیکایەدا. ئەو کۆنگرەی کە بەنیازە بەسرێت بۆ نەبەسراوە تا ئێستا. بەگشتی ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتانە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم بەڕێز کاکارزان محەممەد پارێزەر کە لە ستودیۆ لەگەڵمە. کاکارزان بەخێر بیت، خۆشحاڵین کە ئامادەی لە ستودیۆ لەگەڵمانە. هەروەها بەڕێز کاک موحسین ئەرتەلی پارێزەر کە بە سوپاسەوە لە شاری هەولێرەوە لەگەڵمانە لە ستودیۆکانمان. کاک موحسین جەنابیشتان بەخێر بێت. کاکارزانەگە سەرەتا لە بەڕێستەوە دەست پێ بکەم. ئەمڕۆ ڕۆژی ئێوە ڕۆژی پارێزەران و ئێوەش بەدڵنیایەوە چینێکی زۆر گرنگ و هەستیارن لەم کۆمەڵگەیەدا. سەرەتا بجارە بزانم لە ڕۆژی خۆتانە چی بە خۆت و بە پارێزەران. وڵات سەرەتا منم دەستخۆشی لە کەناڵی کورسات بم پیرۆزبایی لە کەناڵ کورساتم بە بۆنەی یادی دامەزرانیەوە. زۆر سپاس. پیرۆزبایی خۆم ئاراستی سەرجەم ئەو پارێزەرانە ئەکەم کە بەخەمی شکۆی پارێزەرایەتی و کاری پارێزەرایەتین لە هەرێمی کوردستانە. هیوادارم بتوانین لەم ساڵە ئەو بربەستانەی کە هەیە لە بەردەم لەبەستنی کۆنگرە و ئەو پێشەلکارە یاسایانی کە بەداخەوە ئێستا بەرامبەر بە یاسایی خۆمان کە یاسای کاری پارێزەرایەتی لە هەرمی کوردستان بتوانین ئەو پێشەلکارانە لابەرین. باشە، هەر بە لە کۆنگرەکەەوە دەست پێ بکەین چۆ جەنابیشت ئاماژەت پێدا. کۆنگرەی پارێزەرانی کوردستان بڕیار بوو ببەسرێت، زۆر دەمێکە بڕیاری لێدراوە. بۆ نەبەسراوە بۆچی دواکەوتوە؟ هۆکارەکانی چین کێ بربەستە بەڕاستی بۆ مەکا کارزە؟ وڵای خۆی بابەتەکە بەڕاستی زۆر باگراوندێکی ئەتوان بڵێم دوور و درێژی ئەگەر کاتە بێتوانم باسی کەم. خۆی ئەم ئەنجومەنی سندیکای ئێستا کە دەست بەکارە و ئەو سەرۆکی سندیکا کە ئێستا لەو شوێنیان ئەبووە لە ساڵی 2010 خلەخەمی ئەوە بوونە کە کۆنگری پارێزەران ببەسرێ و دیارە ئەوان پاژەوەی کە پارێزەران کۆمەڵی لە پارێزەران فشارمان خستە سەر سندیکا و داوامان لێکردن کە کۆنگرە ببەسرێ. لە ساڵی بزەبێت لە 2019 کۆنگرە بەسترا لە مانگی دەیە قرار بوو لە 28 هەڵبژاردننی سەرۆک و ئەندامانی ئەنجومەنی سندیکا بکرێ. باش، بەڕاستی پرسیارەکە ئەوەیە معقولە لە دوای 4 ساڵ لەوەی کە سەرپەرشتیاری کۆنگرە هەڵبژێرا، یعنی ئێستا سەرپەرشتیاری کۆنگرەمان هەیە جا لە سندیکای پارێزەران کە ئەو ماوەکان بەسەر چووە. سەرپەرشتیاری کۆنگرەمان هەیە، ئەندامی سەرپەرشتیاری کۆنگرەمان هەیە، ئەو لیژنەی کە سەرپەرشتیاری کۆنگرەکەن 4 ساڵ ئەندامە لەو لیژنەیە. ئەندامانی کۆنگرەشتان هەیە؟ ئەندامانی کۆنگرەشمان هەیە، بەڵێ 100 ئەندام بوون. بەڵێ یعنی کۆنگرەکە بەستراش بەڵام کارەکانی بەناتەوەی بەجێڵدا کاتەکەی دیاری کرا لە 28 بۆیە یعنی انتخابات کرا لە 2019 بەڵام بە پاساوی جۆرا و جۆر من دڵنیاتەکەمەوە کە بابەتەکان هەمووی لاقی بە ململانەی سیاسی و حیزبیەوەیە و زۆر بە چڕیش پێت بڵێم بە وردی پێت بڵێم ئەو کێشە و ناکوچانەی لە نێوانێکێتی و پارتیایە بەداخەوە ڕنگدانەوەی تەواوی هەیە بە سەرکاری سندیکاوە ئەو بەڕێزانشی کە لەوێ کارەکەن. یعنی من بەڕاستی پەیامەکەم ئەوەیە حیزب ئیشی بە سندیکانیە، یعنی حزب چی ئیشێکی بە سندیکای پارێزەران هەیە. من نازانم ڕەنگەشتی بۆ کۆڵێ ژێر بەژێر ئەوە هەبێ، بەڵام کۆ گشتەکەی باسیەکەم یعنی پارتی وێکێتی ئیشان چێ بە سندیکای پارێزەرانی بۆ بێ سیاست تەداخل لە هەموو جونگە هەستیارەکان ئەو بەڕێزانی کە لەوێ سەرپەرشتیاری و بابەتەکەن ئەوان دەستی حیزب بهێنە ناو سندیکاوە کە ئەمە بەڕاستی جێی زۆر نیگەرانی لە پارێزەرانە، چونکە سندیکای پارێزەران سندیکایەکی زۆر مەرموقە، سندیکایە کە پیشەیەکە بەشێکە ڕوکنێکە لە ڕوکنەکانی بەدیهێنانی دادپەروەری و دەسەڵاتی دادوەری. ئێمە بەشێکی لە خێزانی دادوەری یاسایەکی تایبەتمانەی لە هەرێمی کوردستانە لە ساڵی 1990 کاری پێکرێ. بەپێی ئەم یاسا دەبووە سندیکای پارێزەران لەسەر و هەمویانەوە ئەندامانی ئەنجومەن من ناڵێم هەمویان بەڵام زۆربیان ئەبووە بەڕاستی بەم شێوە تەعاملیان نەکردایە و سەرۆکی سندیکا
هەرچەند ئێمە چەند جار بەڕوبەڕوو بینیمانە ئەو زۆر لەگەڵەوەیە کە بکرێ بەڵام دیارە ئەوان نایشارنەوەکڵێن ڕێگری هەیە ڕێگری هەیە و فشاری حیزبیە بەڵام دەکرا موقیفەکە بە نوعێکی تر بێ باشە نەئەکرایانی بۆ نمونە هەر پارێزەران خۆتان لە ناو خۆتانە بگەنە ڕێکەوتنێک سیغەیەک چکە بەڕاستی ئێوە ینی زۆرتان بەشدارن لە پاراستنی ئەو نەسە قانونی و یاسایانی کە هەیە لە وڵاتەدا و بەتایبەتی لە هەرێمی کوردستانیشە ینی بۆ ئێوە خۆتان نەتوانن ینی کۆدەنجیەک دروستکەن لەسەر بابەتێکی هێستیار و گرنگ کە مافەکانی خۆتانی تێدا بینەوە بەڕاستی بۆ ئەوە نەکرا کاگە هاوڕێ لێت ناشارمەوە یعنی سندیکای پارێزەرانی کوردستان سەر و 12,000 ئەندامی هەیە و ئێمە یاساکەمان دیاری کردووە کە هەرچەند ئەندام یعنی ئەندامێکی بڵێن ئەم سندیکایە بێ نوێنەری خۆی بژێرە بۆ کۆنگرە ئێستا هەموو وەکۆڵێ هەموو ناشرینیەکە و هەموو خراپیەکە لە دەستی ئەو ئەندامانی کۆنگرایە بەڕاستی ئەوان مەسوولێتی ئەم ئیشە ئەبێ هەڵگرن بەو خەڵکانی کە پێگەنەری ناو ئەو سەرپەرشتیاری ئەو کۆنگرەیەن و ئەو دامانی ئەو کۆنگرەیە کە بە ئێمە وەکو لیستی پیشەیبوونی پارێزەراتی لە هەرێمی کوردستان بەشداری کۆنگرەمان نەکرد ئێمە بەشێک نەبووین لەو یاریە ناشرینەی کە کرا بەداخەوە وەکو جەناب دووتە یاسای پارێزەراتی یاسایە کە پیشەی پارێزەراتی تیا پارێزراوە ئامانجەکانی دیاری کردووە کە بە دیهێنانی دیموکراسی و دادپەروەریە لە هەرێمی کوردستان هاوکاری دەسەڵاتی دادوەرین ئێمە پارێزگار و پارێزەری مافی هاوڵاتیانی لە بەردەم قەزا و لە بەردەم حکوومەت و لە بەردەم ئەو لایەنانەی تری کە پێشلکاری یاسایی خەڵک بن یعنی ئەچێکی دەستی ئێمە یاسای کاری پارێزەراتیە ئەو بنەما نمونەیانن کە لەسەر ئاستی دنیا کاری پێکرێ بۆ بەرگریکردن لە هاوڵاتیان لەو هاوڵاتیانی کە مافیانە خوێ لەوانی کە لێ پێچین و یاسایان لەگەڵاکرێ سندیکایە خۆی ئەمە ئامانجەکەی بە یاساکەی لە بەردەستا بێ بەداخەوە یعنی کارێکی زۆر خراپ بوو کە ئەم بابەتی هەڵبژاردنیان دواخستە بەروێمە پێشلکاری یاسا ئەوان پێشلکاری یاسایان کردووە قسەکەم لەسەر ئەوەیە یعنی ئەم 12,000 ئەندامی سندیکای پارێزەران کە ئەو مؤتەمەرە کراوە و کە ئەو دەنگدانە کراوە ئەو نوێنەرانیان هەڵبژاردووە کە پێم وابێت 109 ئەندامنیا 111 ئەندامن ئەوان ئەبێ لەگەڵ ئەنجومەنی سندیکا مەسوولەتی ئەو کارە بگرنە ئەستۆ و بێ پارێزەران زۆر لەوە وەکۆڵی وشیارتر بن ئاگادارتر بن لەوەی کە بۆچی ئەو هەڵبژاردنە نەکرا ئەو کۆنگرەیە بۆ نەبەسرا ئەم یاسایە بۆ پێشێ دەکرێت دەست خۆش دێم و خزمەت جنابەت کاکارزان بۆ کۆمەڵی پرسی گرنگتر کە هەر پەیوەندی هەیە بە کارەکەی ئێوەکو پارێزەراتی لە دادگاکان و هەروەها لە ناوەندە گرنگەکە هەستیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان سپاس دەکەم دێمەوە خزمەت جنابەت بەڵێ کاک موحسین ئەرتەلی جنابی شدۆک و پارێزەر دووبارە سڵاوت لێبێ ڕۆژی پارێزەرانت پیرۆز بێت ئەمەوێ ینی ئەو پرسم لە جنابەت ینی پیشەی پارێزەراتی وەکو کاکارزانی ژاماژەی پێدایکێکە لە پیشە باڵاکان لە هەموو دنیادا کە کۆمەڵێک ئەرکی لەسەر شانەوە و پێویستە مافی ئەوانەی کە مافەکانیان خوراوە جارێکی کە بەدەست بهێنێتەوە توانراوە لە هەرێمی کوردستان پارێزەر و پارێزەرایەتی ئەو پیشەیە کە وەکو ئەمانەت لەسەر شانێتی بەرجەستەی بکە یاخود نا و ئەگەر نەتوانراوە چێ ڕێگرێت لەم بابەتە بەڕاستی فەرموو. بڵێ سڵاو لە تۆش لە ئێوەی بەڕێز سڵاو لە هاوپیشەی بەڕێز کاکارزان محەممەد سلااو لە بینەرانیش و لە سەرجەم پارێزەرانیش پیرۆزبایان لێ دەکەم لە سەرجەم بەبوونەی یادی ڕۆژی دامەزراندنی سندیکای پارێزەرانی کوردستان. بڵێ ئێمە ئەگەر بگەڕینەوە بۆ مادەی 45 لە یاسای پارێزەرایەتی ئاماژە بەوەی هاتووەڵێ سندیکای پارێزەران ڕێکخراوێکی پیشەیی دیموکراتی سربەخۆیە. ئێستا ئەگەر بمانەوێ ئەو ینی لە دوو خەسڵەت پێکاتوە ئەو مادە یەک ئەڵێ ڕێکخراوێکی پیشەیە دوو ڕێکخراوێکی دیموکراتی سربەخۆیە. ئەمە بە زیاتر بینە ناو دیموکراتی سربەخۆ. ئایا سندیکای پارێزەران بەگشتی تا چەند سربەخۆی خۆیان پاراستووە تا چەند دەسەڵاتی ئەویان هەیە کە یاسای پارێزەرایەتی بەپێی یاسای پارێزەرایەتی پیادەی بکەن و پێڕەوی سەرجەم دەقە قانونیەکان بکرێت. زۆر باش. بەڵێ ئەو ئێستا کە دێنە ناو ئەو بابەتەی تەماشا دەکەین بۆ هەروەکو کاکارزان هاوپیشەم ئاماژەی پێدا لە 2019 سندیکای پارێزەران کۆنگرەی خۆی بەست بە ژمارەی 120 ئەندام کە سەتیان بە هەڵبژاردن هاتنە ناو کۆنگرا و 20 بە بڕیار هاتنە ناو کۆنگرا لە سەرۆکی ژوور و لقەکان و ئەندامانی ئەنجومەن و سەرۆکی سندیکا
بۆ 120 بەڵامان تاکو بڕیار وابوو کە لە دوای مانگێک یعنی تقریبا مانگی 11 بوو ئەو کات هەڵبژاردن ئەنجام درابایە بەڵام چەند بربەستێک کاتە پێشەوە لەوانە پێک نەهاتنی لایەنە سیاسیەکان زیاتر یعنی ڕەنجی دایەوە لەوەی یعنی ئەو لێرەدا ئەتوانم بڵێم سندیکای پارێزەران ئەو سربەخۆیی خۆی لە دەست داوە یعنی ناتوانی بە سربەخۆیی خۆی بڕیار لە چارەنووسی خۆی بدات. باشە کەواتە کاگ محسین ینی ڕێگرەکان ئەوەی کە جەنابێت و کاکارزان فازلی ئاماژەی پێدانی زۆرن ئەمێ ئەوە پرسم ینی ئێوە خودی پارێزەران لە هەرێمی کوردستان تا چەندە ئێوە خۆشتان بەشێکن لەو ململانیانی کە جەنابت و کاکارزانی ژاماژەی پێدەن لە ناو پارێزەران و هەروەها پیشەی پارێزەرایەتی لە هەرێمی کوردستان. بەڵێ ئێستا خۆم کاندیدم لە بۆ سەرۆکی سندیکای پارێزەران و زۆر بەجددیش هاتینە ناو ئەو بابەتەوە لە 2009 چەند جار هەوڵمان داوە ئەوە بوو بۆ پار ساڵ وەک ئێمە وەکو سەرپەرشتیارانی گروپی ناڕازی ئێزاری سەرپەرشتیاری کۆنگرەی پارێزەرانمان کرد واتە ئینزارماندا لە ڕێگەی دادنووسی هەولێر کە هەرچی زووە زیاتر لەوە هەڵبژاردن تاخیر نەبکرێت و هەڵبژاردن ئەنجام بدرێت و کۆتایی بەو ینی ململانەیە سیاسیە بێت کە لە ناو سندیکای پارێزەراندا هەیە. ئێستا هیچ ئومێدێک هەیە کە ینی کۆنگرەی پارێزەران بەم نزیکانە ببەسرێت لەم ساڵە لە ساڵی 2023 یاخود نەخێریەوە هیچ ئومێدێکتان نییە؟ هیچ ئومێدێک نییە لە ئێستادا و ئەگەر بشگەڕێینەوە بۆ یاسای بۆ مادەی 48 بڕگە 4 بە مطلقی هاتووە ئەڵێ هەر کاتێک کە کۆنگرە بەسرا دوایەوە کە کۆنگرە بەسە بۆ ماوەی 3 مانگ دەبی هەڵبژاردن ئەنجام بدا. ئەگەر ینی بەڕەهایی هاتووەوە ئەگەر ینی تەنها دەتوانیتن بۆ ماوەی 3 مانگ ئەگەر بربەستێک کاتە پێشەوە لە ئامادە نەبوونی ئەندامانی کۆنگرە یەک لە سەرسەی ئامادە نەبوونیان کەمتر بوو ئەوە تەنها بۆ ماوەی 3 مانگ سەرۆکی سندیکا و ئەندامانی ئەنجومەن دەتوانن درێژە بەکارەکانیان بدەن یعنی ئەوە قانونەکە بەڕەهایی هاتووە بەڵامان تا ئێستا ئەوە 4 ساڵە سندیکای پارێزەران کەوتۆتە بۆشایی یاسایی و نیشانەی ینی بەڵێ کەوتۆتە بۆشایی یاسایی ینی لە ئێستادا هیچ ینی ئەوە چی لەسەر نەماوە ینی وەکو بڵێن ینی ئیشوکارەکانی یاسایی نییە ینی حکمیان نییە ئیشەکانی بڕیارەکانی چونکە بەپێی ئەو مادەی کەوتۆتە بۆشایی یاسایی. زۆر باشە دەست خۆش کاک محسین دێمە خزمەت جەنابەت کاک کارزان فازڵ جەنابەت وەکو ڕاوێژکاریشی یاسایی بۆ نمونەگەر ئەو پرسیارە بکەم دیارە ئێوە ینی ئەو کۆنتاکتی کە هەتانە لەگەڵ هاوڵاتی ئەوەی کە بۆ نمونە قەزیەیشی دێنێتە لایەوە بۆیە داکۆشی لێ بکەن و مافی بەدەستبێنن لە دادگاکانی هەرێمی کوردستانەوە بەرکەوتنی ڕاستەخۆتان ئێوە لەگەڵ دادگاکان و دادوەرانی هەرێمی کوردستانە. دادگاکانی هەرێمی کوردستان تا چەندە بۆ ئێوە واڵایەوە تا چەندە ئێوە توانیوتانە بەرجەستەی کاری پارێزەرایەتی خۆتانی تێتا بکەن و مافی داواکراوان و ئەوانەی کە کەیسن لە لایەوە بەدەستبێنەوە بەڕاستی. دەستخۆش تاوان پرسیارێکی زۆر ورد و دقیقە ویستم ئەوە بڵێم ئەو سندیکای پارێزەرانی کوردستان کە ئێستا سەرپەرشتی بڵێن کاروباری پارێزەرانەکەن ئەو دیوەی کە ئێستا کە قسەمان لێ کرد و دیوە زەقەکە بوو کەوتمان پێشەرکاری یاسایان کردووە ئەوەشی کاک محسین باسی کرد یعنی ئەمە بەشێکی وەکۆڵێ دیموکراسی و سەروەربوونی یاساکەیە کە ئەوان پێشێلیان کردەوە بەداخەوە ئێمە لە دیوێکی ترەوە یعنی سندیکای پارێزەرانی کوردستان و پیشەی پارێزەرایەتی من ئەتوانم پێت بڵێم لە قەیرانێکی زۆر گەورەیە بەداخەوە لە هەرێمی کوردستان بەڵێ لە هەرێمی کوردستانە لە قەیرانێکی زۆر گەورەیە چونکە بیرمان نەچێ هاوڵاتیە کە دەست بەسەر دەکرێت لەلایەن هەر هێزێکی ئەمنی و لەلایەن پۆلیسەوە بێ لەسەر تاسەری هەرێمی کوردستان لا على التعین یعنی هەروایە یعنی بەم شقڵەیە بە شێوەیەکی گشتی باسەکەم یعنی پارێزەرێک بتوانێت بچێتە ناو ئاسایشەوە بە ڕۆژێک وەکالەت وەربگرێت شتێکی سەیرە ئەمە
یعنی نابێ بێت خۆی لە ڕۆقانونێک نەخێ لە ڕۆقانەکە و مەفروزە پارێزەر دەرگاکانی تەواو بۆ وڵا بێ لە کاتی لە کۆڵینەوە لە کاتی تحقیق پارێزەر بتوانێت ئامادە بێت داکۆچی لە بریگرتەکەی بکە. ئەم بابەتانە زۆر لە راپۆرتە نێودەوڵەتیەکان راپۆرتە ناوخۆیەکان زۆر باسیەکەن. یعنی پارێزەر مەحقول لە دوای 3 مانگ وەکالەتی بۆ وەرگیرێ لەبەر چاوی حاکم لەبەر چاوی دەستگای دژە تیرۆر ئاسایش دوای 3 مانگ وەکالەتت بۆ کرێتەوە. یعنی چ معنایەکی ئەمێنێ؟ بۆیە بەڕاستی ئەمانە بابەتێکی زۆر ئەستیارنەوەی کە لە خەمی سەروەری یاسا و پیشەی پارێزەرایەتیان و خۆیان بە خاوەنی هەرێمی کوردستان ئەزانن بەڕاستی بێ لەم بابەتە زۆر بە گەورەتر بڕوانن، چونکە هاوڵاتی کاتێ متمانی بە دادگانەما و کاری پارێزەرایەتی کەوتە کێشەوە تەواو ڕووەکاتەوەی خۆی تۆڵە بسەنێتەوە بەداخەوەی کە گوزارێ زۆربەی دەرەنجامی ئەو یعنی زۆربوونی ڕووداوە یعنی مەترسیدارەکان و کوشتن و هەروەها تۆڵەکردنەوە هۆکارەکەی ئەوە لە هۆکارەکانی ئەو قەیرانەیە کە ڕووی لە سەروەرنەبوونی یاسا کردووە لە سەربەخۆنەبوونی دەسەڵاتی دادوەری کردووە لەوەی کە پیشەی پارێزەرایەتی بەم حاڵی ئێستا گەیشتۆ بەداخەوە کە ئێمە کەسمان تەمەنای ئەوە ناکەین. ئەمە لەگەڵەوەی سندیکای پارێزەرانی کوردستان ڕۆڵی تەواوی هەبووە لە جێبەجێکردنی یاسای کاری پارێزەرایەتیە کە زۆر بەڕوونی مادەکانی باسی ئەو بابەتە ئەکا ئەبووە لەگەڵ دادگاکان و لەگەڵ دادوەرانە تەنانە چونە چەپکەگوڵی پیرۆزباییان بۆ برنا لە کاتی دەست بەکاربوونیانە بەداخەوە. سندیکای پارێزەران لەگەڵەوەی کە زۆربەی کێشەی هەیە لەگەڵ من ناڵم هەموو دادوەران و ناشکرێ ئەو قسەیە بکەین چکە خۆمان کە باسی دادگاکەین بەڕاستی دادگامان زۆرە لە هەرێمی کوردستان دادوەری زۆر بە ڕێزمانەیە. بەڵام قسەکەم لەسەرەوەیە سندیکای پارێزەران کارەکەی ئێستا بووە بەوە چەپکە گوڵی پیرۆزبایە بە بۆ فلانە دادوەر دەست بەکار بووە لە باسی کێشی پارێزەر ناکە. ڕوبەم ڕۆژگارە پارێزەر لە فەیسبوکی خۆی و سکاڵا ئەنووسێ و داواکاری نووسێ بۆ سندیکای پارێزەرانی کوردستان کە لە فلانە شوێنە عفوم کەکەواڵم لێ حرمەتی بە ئیشەکەی کراوە ناقانونی بەرامبەر کراوە. یعنی سندیکای پارێزەرانی کوردستان نەتوانێت لە ناو جەرگی شاری هەولێرە بەدەم پارێزەرانەوە بێ کە ڕەنگە هەموو چەند کیلۆمەترە دوور بێ لەو شوێنانی کە من باسی یەکەم لە سلێمانی بە هەمان شێوە لە دووهۆک بە هەمان شێوە بەڕاستی ئەمانەوەی قەیرانی گەورن هاوڵاتی متمانە لە دەست بە لەوەی کە مەحامیەک بگرێت تەمام من ناڵم هەموو هۆکارەکە هەر سندیکای پارێزەران چکە بیرمان نەچێت بابەتی سەروەربوونی یاسا لە کوردستان ڕەهەندی زۆرە بۆیەکە زۆر بە دەقیقی قسە بکەین. یعنی ڕۆڵی ئەو کۆلێژانی کە لە هەرێمی کوردستانە خریجی قانون یعنی بەرهەمەهێنن بەڕاستی لەگەڵ ڕێزی زۆرم بۆیان بە تایبەتی لەوانی کە ینی ئاگامان لیانەوانی ئەهلیەکانن یعنی بە 50 تۆ وەرەگیری بە 60ەوە وەرەگیریستم ئەوە بڵێ یاسا وەرەگیری کوالیتی پارێزەرایەتی ئێستا لە چه ئاسێکە بەڕاستی لە هەرێمی کوردستان خۆی ئەمەش گرفتێکە بەڕاستیوانە سندیکای پارێزەرانی کوردستان لە قەیرانایە خۆ بەشێکی ئەمانەیە. یعنی لەوەی کە پارێزەر شکۆی ئیشەکەی ئەشکێنرێ لەوەی کە لە ڕووی کوالیتیەوە ئەندامەکانی کوالیتیان دابەزیوە یعنی شتێکی زۆر نوکتە کاگاوڕێ باسی ینی ئەم سندیکای پارێزەرانە ئەم بەڕێزانی کە لەوێن زۆربیان من حەز ناکەم زۆر بەڕەحایی قسە بکەم چونکە ئەگەر یەک کەسیشی تیا بێ جێگەی تەقدیرە ئەبێ ڕێزی بگیرێ من حەز ناکەم ناوبەرم. یعنی هەموو پاساوەکانەوەی ئەگە مەحامیەک لە شوێنێک کە بڵین بە جۆرێک لە جۆرەکان نایاسایەکی بەرامبەرەکەی هەموو جوابەکانەوەی وەڵا ئێمە پارێزەرمان زۆرە ناتوانین فرا ئەمەم و پارێزەرە ناکەوین. یعنی لەبری ئەوەی نەخێر لەبری ئەوەی عەدەد زۆری ببووە بە چەکێکی زۆر بەهێز بەدەستی ئەم سندیکایەوە دەسەڵاتی یاسادانان و دەسەڵاتی حکوومەت و دەسەڵاتی دادوەری بهەژانایە لە پێشێلکاریەکە بوەستانە بەرامبەر بەوەی کە لە شوێنێک سەر بە وەزارەتی ناوخۆیە لە شوێنێک سەر بە دەستگای ئەنجومەنی ئاساییشە بیلەرزانە لە شوێنێکە لەگەڵ ڕێزم حاکمێک ئەفسەرێکی پۆلیس کاکە ڕێپێدراوێکی پۆلیس و ئاسایش بێحورمەتیە بەرامبەر بە مەحامی بکە ئەم دەستگایە ئەم سندیکایە ئەیتوانی وەزارەتی ناوخۆ ئەنجومەنی ئاسایش بهەژێنێ. یعنی ئەوە کراوە بێحورمەتی کراوە پارێزە بەڵێ ئەرەوەڵا زۆر کراوە بەداخەوە یعنی کەیستان لای خۆشتانی پارێزەران زۆر هەیە و بە دڵنیاییەوە ئەبێ بەڵام سندیکای پارێزەران شتەکانی هەمووی لەوە کورد کردوتەوە ئێمە 12000 ئەندامانێ فرە ئەمە خەڵکە ناکەین مع العلم زۆر لە پارێزەری سندیکای بۆ دامەزرا بەڵێ ئێوە پرسیارەکە ئەمەیە خۆزگەی بەڕێزێکمان لەو بەڕێزانی سندیکا لەگەڵا بۆ ئێستا ئاو ڕوبەڕوو خۆزگە بەڵام ئێمە نەمانتوانی کەسان ئێجا بەداخەوە ڕۆژی ینی ئەوان ئیمڕۆ پیرۆزباییان ناردووە بۆ پارێزەران من چی لە پیرۆزبایی سندیکای پارێزەران بکەم کە ئەم هەموو پێشێلکاری و ئەمە خەمە گەورە هەیە لە دڵی ئێمە و لە زۆر لەو هاوڕێیانەمان کە لە خەمی پیشەی پارێزەرایەتیان ئێمە شتێکمان نایە بۆ خۆمان ئەمە ئەگەر خەڵک ئێمە بچینە بەردەمی دادوەرێک بچینە ناو دژە تیرۆر و پۆلیس و ئاسایشەوە من ئەو خەڵکی کە
متمانی بە پارێزەرێکە بێت داکۆچی لێ بکات نەتوانێت داکۆچی لەو بکە ئێخۆ ئیشەکە ئێمە چییە؟ ئیش ئێمە نە حیزبێک هەیە ئەتوانێت ئیشی ئێمە بکە نە عشیرەتێک و نە چوزانم دەسەڵاتێکی تر نی ئیشەکانی ئێمە بکە ئێوە ئیشەکەتان بە یاسا ڕێکخراوە ئێوە یاساتان هەیە بەڕاستی ئەمەد پێشێل کرد یعنی بەڕاستی دۆخەکە خراپترە بێ یعنی بیرمان نەچێت لە وڵاتێکی وەکو ئێران لە وڵاتی وەکو تورکیا من باسی بەریتانیا و ئەمریکا ئەوانە ناکەم چکە زۆر جاکەم قسانەکە باسی دەوروبەرەکەمان بەڵێ ئەوان زۆر باسیەوەکەن ئێوە باسی سوید و بەریتانیا بۆ ئێماکەن کاکە من باسی ئێران و تورکیا ئەەکەم باسی ئەردەنی بۆکەم باسی ئالە وڵاتانە کە ڕەنگە زۆر لێمە ینی زۆر بە چاوێکی نوعی سەیرام بکەین پیشەی پارێزەراتی لەوێ لە ڕووی کوالیتیەوە زۆر لەلا ئێمە باشترە من ناڵێم حکومەتی ئەمان باشن باسی ئەمە ناکەم بەڵام باسی پیشەی پارێزەراتی پیشەی پارێزەراتی یەکەم خەڵکێک لێرە من پێم خۆشە هەرچی کەسە ئەم هەرێمی کوردستانە بەم 6 ملیۆنی هەموو یاسا بخوێنێ کاکاوڕێ من هیچ پێم ناخۆش نییە بەس من ئەوەم پێ ناخۆشە کە تەخەڕوجی کرد بۆ ڕۆژی دواتر بێ هەوەی پارێزەراتی دەرکە ئەزانی بۆ لەبەرەوەی مافی خەڵکەکەوتە دەستی کەسێکەوە لە ڕووی کوالیتی و گوناحی ئەو نییە زانکۆ هیچ زانکۆیەک لە دنیاە پارێزەر پێ ناگەێنە خۆ ئەو کۆلیژانە نایەن کۆلیژی یاسایە نایەن کۆلیژی دروستکردنی پارێزەر نییە پراکتیشی ینی کارەکەت تێگەێنێ عملەکە گرنگ قانونی ئێمە کە سندیکای پارێزەران ئەبواە لە پێش منەوە قسەی لەسەر کردایە دەسەڵاتی یاوە پێیان کە بتوانن کۆمەڵێک ڕێنمایی دەرکەن لە 2010 ئەم بابەتە قانونەکە دەسەڵاتیەوە بەشێکە دەسەڵاتیەوە بە ئەنجومەنی سندیکا و بە کۆنگرەژ ئەتوانێت ئەوە بکە ئەندامانی کۆنگرا ئەم قانونە لە پەرلەمانەوە بۆتان دەرچووە بەڵێ بە اقتراحی خۆمان بووە سندیکا خۆی لەگەڵ ینی خۆتان ڕۆژنووسەکەتان بە دڵنیای پرسبێ مشکرا من خۆم بەش لە زۆر بەشیا من بەشدار بووم لەگەڵ تۆ بەدڵتا قانونە بەڵێ قانونەکە گونجاوە سەردەمیە لەگەڵ یاساکانی هەرێمی کوردستان ڕەنگە بەعزێ خەلە لەبێ لە ئیجراعاتی هەڵبژاردن ئەوە زۆر کێشە نیە بەڵام ناڕۆکی یاساکە یعنی یەکێکە لە یاسا هەرە پێشکەوتەکان بەڵام جێبەجێکردنەکەی گرنگە بەڵێ کیژەکەمە لەسەرەوەیە قسەکەم لەسەرەوە بوو کاگاوڕێ لە ئێران هەموو کەسێک کە خریجی یاسا بوو ناتوانێت بێ بە پارێزەر لە ناو هەموو وەکۆڵێ ئەم وڵاتەیە ئەڵێن ئێمە پێویستمان بە لای لە هەموو یعنی سندیکای پارێزەران خۆی ئەڵێمە پێویستمان بۆ نمونە باسەکەم 5,000 پارێزەر هەیە لە هەموو کۆی ئێرانە لە تورکیا بم شقلەیە لەسەر ئاستی نەقابەکان ئەمە ئەکرێ ئەبێ ئەم پارێزەرانە داغڵی پرۆسەیەک ببن ئەبێت تیا دەربچن ئەم هەموو خریجی یاسایە ناکرێ هەمووی خریجی قانون بێ من ئەم قسەی بۆ ناکەم و کۆڵە پێم ناخۆش بێ کە خەڵک یاسا نەخوێنێ نەخێن من لەگەڵەوە نیم حەزەکەم سیاسا بخوێنێ بەڵام تۆ خەمی پیشەکەتە خەمی هاو پیشەکانتە چکە بەڕاستی ئێمە ینی ئەمە کەمکردنەوەی شوکاری ئەو نیە چکە جەنابە دۆتا ئاماژەی بۆگەوە هەمووشمانە زانین ئەو واقعەکە پارێزەر ئەرکێکی زۆر گەورە و گرانتری لە سەرشانەوەکو لەوەی کە بۆ نمونە ئێمە زۆربەمان پارێزەرانمان بیناوە هەستاوە چووە معاملەی جوازەیەکا بۆ کەس یا معاملەی بۆ نمونە مانەوەی چۆن ئیقامە ئەکا بۆ کەسێک جۆرێکە لە ئیشکردن بەڵام ینی تۆ ینی کەواتە ئەوەنە ڕێژەی پارێزە زۆر بێت ئیشەکان بەم شێوەی لێبێت هەرچەندە ئیشی ئەو نییە ئەوە بەڕاستی ئەوەی لە خەمی ئەوە بە چۆن ئیش بۆ پارێزەر دۆزێتەوەکو باسم کرد هەموو خەمەکەی هاتوو دەسەرەوەی کە ئێمە 12,000 ئەندامانە هیچمان پێ ناکرێت بەداخەوە ئەمە گەورەترین خۆت بەدەست سندیکای پارێزەرانەوە کە گەورەترین ئیشکا بۆ چینی پارێزەران نەک بە عکسەوە بیکە بە مبەڕێ بۆ ئیش نەکردن زۆر باشە دەست خۆشکا کارزان دێمە خزمەتجان سپاس بۆ ڕوونکردنەوە وردانە کاک محسین ینی ئەمە ئەو پرسم کاکارزان کۆمەڵی خاڵی زۆر گرنگی خەسەڕۆ بە تایبەت لەسەر ئەو یاسایی کە هەیە لە پەرلەمانی کوردستانەوە دەرچۆ بۆ ڕێخستنی ئیشوکاری پارێزەران لە هەرێمی کوردستان ئەم یاسایە وەکو کاکارزانی ژاماژەی پێدانی خۆتان پارێزەران بەشێک بوون لە نووسینەوەی ڕەشنووسەکەی و دواتر هەر سندیکای پارێزەران خۆیان لەگەڵ پەرلەمانی کوردستان و ئەندامانی پەرلەمانی کوردستان هاوکار بوون بۆ دەرچوواندنی یاساکە لە پەرلەمانەوە ئەم یاسایە کە یاسایەکی گرنگە و درشی کردووە بە سەر جەمیانی ئەو کارە گرنگانی کە لەسەر شانی پارێزەرە و هەروەها ئەو ڕێکارە یاسایی و قانون و دەستوریانی کە هەیە بۆ پارێزەر ئیش و کارەکانی خۆی تێدا بەرجەستە بکات یعنی ئەتوانین بڵین گرنگە بەڵام جێبەجێ نەکردنی ئەو یاسایە خودی یاساکەەوە ناوەڕۆک و بابەتەکانی ناو یاساکە کێ بەرپرسە لی ئێوەی پارێزەران بەرپرس دین لەوەی کە ئەم یاسایەکو خۆی جێبەجێ بکەن ئەگەر ئێوە نین ئەی چێ ڕێگرتانە بەڕاستی بەڵێ کاک محسین جۆ لێم بوو لە پرسیارەکە بەڵێ فەرموو بەڵێ جێم لێەوە بەڵێ ڕاستە
ڕاستە یاسای پارێزەرایەتی کە لە ساڵی 1999 دەرچووە لایەن ئەنجومەن نیشتیمانی کوردستانی یاسایەکی تێر و تەسەلا سەرجەم مافەکانی پارێزەرانی تێدا بەردەستە کراوە و هەروەها مافی بریکاردارانمان و هاوڵاتیان بەڵەمان ئێستا ئەمە کێشەمان لەسەر یاسایەکە نییە ئەو یاسایە فرامۆش کراوە یعنی لەلایەن سندیکای پارێزەران یاخود چ بڵێم لایەنە سیاسیەکان کە زیاتر ئەو لایەنانەی کەوانوێنەریان هەیە لە سندیکای پارێزەران ینی لە ئەوانەوە فرامۆش کراوە نوێنەرەکانی لایەنە سیاسیەکان کە ئێستا لە ناو سندیکای پارێزەران کە ئەوان دەڵێن ئێمە خۆمان پارێزەری یاساین و سەروەری یاسا بێ لەسەر مشتێکەوە بێ ئێوە وەکو پارێزەران حەقە ئەم دروشمەی ئەوان بەکار بێنەوە لە بەرامبەر خۆیان نەبووی کە کاری پارێزەرایەتی و سەروەرکردنی یاسا و ئەو ڕەشنووسەی کە یاخود ئەو مادە دەستوریانی کە هەیە لە پرۆژه یاساکەتانە بە تەواوەتی جێبەجێ بکرێ. بڵێ وایە بەڵەمان پارێزەرانیش هەمویان لەگەڵ یەک نین هەمویان یەک دەنگ نینە یعنی پارێزەرانیش پاڵپشتی لەسەر مەسائلەکان بە تایبەتی چارە نووساسەکان یعنی یەک دەنگ نینە بڵێ ئەجا بۆیە یعنی ئێستا یاسای پارێزەرایەتی بەو شێوەیە فرامۆش کرایە ئێستا من پێشنیاری ئەوە دەکەم پێویستە سندیکای پارێزەران و ئەندامانی ئەنجومەنی سندیکا پارێزەران هەڵوێستیان هەبێتن ڕاستە ئەوان نوێنەری لایەنە حیزبیەکانن بەڵەمان ئەوان دەبی ئەوە بزانن کە ئەوان پاڵپشتێکی قانونیان هەیە لە سندیکای پارێزەران کە ئەویش یاسای پارێزەرایەتی لە هەرێمی کوردستانە پێویستە ئەو یاسایە وەک خۆی جێبەجێ بکرێت و هەروەها ئێستا کە تاکو ئێستا هەڵبژاردن ئەنجام نەدراوە پێویستە ئەوانە هەڵوێستی جدی وەربگرن ئەویش بەوەی دەتوانن ئێستا سەرجەم کارەکانی پارێزەران هەڵپەسێرن لە سەرجەم دەستگا حکومیەکان و هەروەها داخستنی ژوور و لقەکانیان تاکو لایەنە سیاسەکان و دەسەڵات دەکەوێتە ژێر باری داواکاری سندیکای پارێزەران. کاگێ محسین لەگەڵ کاکارزانیانی ئاماژەی بە خاڵێکێکی زۆر گرنگ کرد لەسەر کوالیتی کاری پارێزەرایەتی لە هەرێمی کوردستان و ئەو ڕێژە زۆرەی ینی پارێزەران کە بەرهەمێ لایەن زانکۆکانی هەرێمی کوردستان بە تایبەتی زانکۆ ئەهلیەکان ئێوە ناتوانن بەڕاستی بۆ ئەمەش ناڵێم ڕێگر بن بەڵام ینی یاسایەک دابنێن لە کاری پارێزەرایەتیە بۆ هەر پێشتر ئەنی جێتام کردایەتەوە لەو یاسابەرکاری کە هەیە ینی لە پەرلەمانی کوردستان و دەرچۆ بۆ کارەکانیەوە کە پیشەی پارێزەرایەتی پیشەیەشی پیرۆز و باڵایە بەو ئاستە زۆرە پارێزەر بەرهەم نەیەدیانی ئەگەر تەخەڕوجیش دەکایە دەرچووە لە کۆلێژە یاسایەکان قیچەکەبانە بێتە پارێزەر لە کارێکی کە ینی پیشەکەی بەرزەسە بکات لە جێگایەکی دیکەیە. بەڵێ لە یاسای پارێزەرایەتی ینی دەقێکی وانە کە لە یاسای پارێزەر دەقێکی وانە کە ئایا ئەو خوێندکارێکە داواکاری پێشکەش ئەکاتن لە بۆ وەرگرتنی لە بەشە یاساییەکان پلەکەی چەند بێت بۆ نمونە هەروە کاکارزان ئاماژەی پێدا هەیە بە 50 وەرچی ئەوە هاتوۆتە کولی قانون و ئێستاش بوویتە پارێزەر چەندینی ئەومان گەلێک زۆرە و زیاتر لە ئێستا ژمارەی پارێزەران لە هەرێمی کوردستان زیاتر لە 12,000 ئەندام دەبیت. جا بۆیە هەر شتێک ئەگەر زۆر بوو یعنی ئیشەکە بۆیە پیشەی پارێزەرایەتی لە ئێستادا ڕەزیل بووە کوور دەڵێ زۆر و بۆر زۆر و بۆری ینی بەڵێ زۆر بووە ئێستاش سندیکاش هیچ بەرنمەیەکی نییە ینی وەکو سندیکا و ئەندامانی ئەنجومەن بەرنمەیەکیان نییە لە بۆ ئەوەی پیشەی پارێزەرایەتی ڕێک بێخنەوە مەسن زۆر بوارمان هەیە ئەگەر بێت و لە مەسائلی ئیقامە لە مەسائلی ئینتیدابی ناودادگاکان دەتوانن لە هەموو شوێن لە مەسائلی تحقیق دادگاکانی تحقیق پێویستە لە هەموو شوێنەکان بە ئینتیداب پارێزەردا بندرێتن و بە تایبەتی لە دەستگا حکومیەکان وەکو ئیقامە و پاسەپۆرت و ئەو شوێنانە بۆ ئەوەی هەموو هەر پارێزەر بفتە خاوەن پیشەی خۆی و نەک تەنها لەلایەن چەند پارێزەرێکەوە یعنی کۆنتترۆل بکرێت و ئیشەکان
بۆ خۆی بەرێت یعنی تقریبان ئەوهای لاتۆ کۆنتەڕاتی لاتوە باشە مەسلەی دادگاکانەوە لە کاکارزانیشم پرسی کاک محسین دادگاکان پۆلیس دام و دەستگاکانی دیکەی حکوومەت تا چەند ینی دەستکراون بۆ ئیشوکارەکانی ئێوە تا چەند ئێوە توان دەستامگە بە زانیاریەکان بە کەیسە گرنگەکان لە پێناوەوەی کە ئەو پیشەی کە هەتانە ینی بە ئەو سوێندەی کە خواردوتانە بە شێوازێکی یاسایی و هەروەها بەبێ پێچ و پەناو هەروەها بربەستەکان کارەکەتان تێپەڕێنن کارەسانی هەیە؟ بڵێ دەتوانم تا ڕادەیە کار ئاسانی هەیە لەگەڵ فەرمانبەران ینی کار ئاسانی هەیە و تا ڕادەیە هاوکاریشمان دەبن لەوەی کەوا لە تێڕوانین لە دۆسیەکان بە تایبەتی و دۆسیەکانی تاقیق و دۆسیەکانی جینایی و کەتن وانە تا ڕادەیەک یعنی هاوکاری هەبووە لەلایەن فەرمانبەرانەوە ئێمە هیچ گرەیەکمان لە فەرمانبەران نییە ینی فەرمانبەریش هاوڵاتێکی ئەو هەرێمەن و ئەوەی پێیان کرابێت ئەوان یارمەتی ئێمەیان داوە بەڵەمان ئێمە مشکلە ئەوە نییە کە تاچەند فەرمانبەر و دەستگاکان ینی ئێمە دەستکراوە دەکرێن لەلایەن ئەوانەوە مەبەستم دادگاکانیش دادوەران بە تایبەتی کاک محسین بڵێ دادوەرانیش تا ڕادەیەک ینی هاوکاری هەیە ینی هەر پارێزەرێک کە داواکاریەک پێشکەش ئەکابل بۆ تێڕوانین لە هەر دۆسیەک یان پەڵاوێک ئەوە ینی ڕێگاکەی ینی ڕەزامەندی بۆ درراوە و هیچ کێشەیەکی بۆ دروست نەبووە لێرەدا زۆر باشە دەست خۆش کاک محسین دێم و خزمەتجاوی کاکارزانانی وڵا لە وەڵامانەوەی پێشوو تا باسی لە بەراوردی نێوان هەرێمی کوردستان لەگەڵ ئوردون و هەروەها ئێران کرد ئەی ئێمە بۆ بەراوردێکی عراق نەکەین بزین دۆخی پارێزەران لە عراق لە چه ئاسێکدا لەمەی هەرێمی کوردستان باشترە یاخود خراپترەوە ئەگەر وایە ئێوە چۆن نەتوانن بۆ نمونە کارتێکەر بن بۆ ئەوان و ئەگەر ئەوەی ئێمە خراپترە ئەوان چۆن نەتوان کارتێکەر بن بۆ باشکردنی پیشەکە لە هەرێمی کوردستان لەو بڕوانیم لە عێراقیشا زۆر ینی زۆر باشتر بن بە چاو هەرێمی کوردستانە بەڵام جیاوازەکە لەوێ ئەوەیە لەم ماوەی ئەخیرە ئەتوانم ینی ئەیبینین کۆمەڵێک لە وەکوڵێ هەڵوێست و مەواقیفیان وانووە بەڕاستی ئەم سندیکای ئێمە لەو شتانە زۆر بەداخەوە زۆر لەوەیە بەڵێ یعنی لەسەرەوەی کە پارێزەر لە شوێنێک هەڵوێستێکی نەشایی بەرامبەر کراوە سەرۆکی سندیکا خۆی ئامادە بووە و قسەکانی بڵاو بووە لە بەغدا بەڵێ بەڵێ لەگەڵ وەزیری ناوخۆک و بۆتەوە کۆمەڵی قسە لەو بابەتانە بەڵام بڕوا ناکەم دۆخی پارێزەرایەتی لە عێراقا زۆر لێرە باشتر بێ بەڕاستی لەبەرەوە دۆخە نالەبارەی کە هەیە لە ینی واضحە لە عێراق و لە هەرێمی کوردستان چۆن نەگوزارێم من حەزم کرد شتێ بڵێم کارکارزان زۆر بە تەحدید دەست بخێنە سەر برینەکە ئەوەی بۆچی سندیکای پارێزەران و ئەم کۆنگری پارێزەرانە تاوەکو ئێستا نەبەسراوە گرنگە من قسەکەم بەڕاستی بۆ کراوانی کە ئەگەر خەمخۆریکیان تیاما و خەمی سەروەری یاسا و پیشەی پارێزەرایەتی و پاراستنی ئەو دام و دەستگا و کیانانەی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەگەر خەمێکیان هەیە باکاری سیاسی و ئیشی حیزبی دوورخەنەوە لە دەستی سندیکای پارێزەران چونکە من لێ ناشارمەوە هەر کاتێ یەکێتی و پارتی بەیەکەوە ئەبن وەڵی زۆر شتێتێکیە من باسی شتە دیموکراسیەکان نەبن باشە نەخێر بە دڵنیای بەیەکەوە نەبن باشە قسەم لەسەرەوە نییە گەمەی دیموکراسی بکەن بەڵام دڵنیاتەکەمەوە هەر کاتێ یەکێتی و پارتی بەیەکەوە بوون پرۆسەی دیموکراسی و سەروەربوونی یاسا شتانە یعنی لە قەیرانە بێکەتە کێشەوە کە جیاژە بنەوە شت تێگەیەن یعنی ئەزای مشکلەکەی وڵاتە ئەوەیە کە جیاژە بن شت تێگەیەن ئەیکەواتە کامان ڕێگەڕاست کەواتە ڕێگەڕاستەکە ئەمەیە ئەبێ ئەوان ڕۆحێتێکی وەکۆڵێ ڕاضی دیموکراسیان هەبێ بابەتەکە ئەم بابەتانی لاقی بە سندیکا و کۆمەڵەوە هەیە ئەو خەڵکە خۆی ئەزانێت کێشەکەی لەکوایە یعنی معقولە ئێمە سەرپەرشتیاری کۆنگرە و ئەندامانی ئەنجومەنی سندیکامانەیە دەست ناکە بە ئاو تاوەکو پرس بەسەر و خۆی نەکە ئاخ کاکە کابرایەکی ئەندامی مەکتەبی سیاسی چوزانێ پارێزەرایەتی چییە داخەوە ئەمە خەفەتەکەی ئمە لەوێ مە بەچای خۆمانە لە موتەمەرەکانی پێشوا بینیمانە بڕیارێک گیراوە لە ناو موتەمەرات سەود ئەوەنە کەس شایەتن خۆ هاوڕێکانمان ئێسەش ماون یعنی شتێکمان تەرحە کرد کاکەمە بۆ پارێزەراتی باشە یەک دقە برادێ تەلەفۆنیە کرد یعنی دوای زانیمان لەگەڵێکێکی مەکتەبی سیاسی قسەکە آخر بەڕاستی کاکە تۆ ئەمە ئەگەر حیزبایەتیەکەی لێرە مەیکە حیزبایەتی بکە حەقی خۆتە بیکە حیزبایەتی بەڵام تێکەڵی ئیشی پیشەیی مەکە کارەکەی ئێمە ینی بۆیە گەشتە بەم ئاستا ئەوەیە کە بۆم باس کردی بەڵێ تۆ پێشنیارەکەی چۆن بێ بەڕاستی کاکارزان جەناب دکتۆر ڕایۆشکاریشی یاسایی زۆر گرنگە یەکەم شت ئەبێ ئێمە یاسای کاری پارێزەراتی جێبەجێ بکەین ئەبێ ئەم هەڵبژاردن بکرێ
کوالیتی ئەنجومەنی زۆر پاساوە هێنەوە وڵا ئەوانەی کە یەنە ئەم شوێنی ئەم سندیکایە خراپترن لەمانە کاکە کەی مشکلی تۆیە گەمەی دیموکراسی لە ئەمریکا خەڵک ترامپی هێنا زانیان خراپە ترام لاچوو ئەمە ڕەوڕەوەیەکی تاقیکردنەوە ئەبێ بیکەی کاکە ئەمەیە مشکلێکی پارتی هەموو جارێتوانە بەیەکەوە بین هەرێمی کوردستان پارێزراوە بەیەکەوە نەبی خراپە دەنە خێوانیە هەر بەیەکی شەوە خراپە بەیەکی شەو نابن هەر خراپە ئەخکاکە ئەمە ناکرێ ئەمە ئیش چۆن ئەکرێ یعنی ئەبێ ئەمە ساغ بێتەوە کە ئەم بابەتەکە بەم شکلەیە لیستێکیان دروست کرد بنای لیستی برایەتی کاکە بەس برایەتی تیانە عفونکە یعنی کە ئەم قسەیە یەکەم ڕەنگەندێ لە هاوڕەکانم دڵیان گران بێ کاکە وەڵی خەتای ئێوەیە ئەم موتەمەرە ناکرێ یعنی موتەمەر بۆ ناکرێ کاکە دەردوو لیستی جادا ڕێگا چارەکە ئەوەیە بێمان قوبولیکەن کاکە تۆ بێ گەمەی سیاسی ساڵێک براوەی ساڵە نایبێتەوە ئەمە طبیعیە وەریگرە بەڵام تۆ مێ زەربە بی لە پیشەیەکی پیرۆزی وەکو پارێزەرایەتی و کە زۆر شتی کەشمان هەیە لەم بابەتە لە وڵاتیان بەم شکلی لاتووە پەرلەمان بۆ وایلاتوە دەسەڵاتی دادوەری بۆ ئەو پەرلەمان تا چەند هاوکارتانەکە کارزان وەڵاهی من لێت ناشارمە ینی پەرلەمانی کوردستان ئەو زۆربەی ئەو بەندانی کە ئێمە کاتی خۆی کە من ناڵێم هەمووی دەستی ئەمەیتیاوە سندیکای ئەم سندیکای ئێسش کە لە ساڵی 2010 ئەو کاتە خۆیان وەکۆڵێ پوختەکەیان کردو و جوان بەڵێ ڕۆڵیان هەبووە و پەرلەمانی کوردستان زۆر لەو مادانی کە ئێمە تەڕەحمان کردو قوبولیان کردووە و بەگوێیان کردووی مەڕاستی ینی وەکو دەستگایەکی یاسادانان لە هەرێمی بەزم بینە چه باسی 2010 بەڵێ ینی ئێستا خۆشتەکانەوە درێژە بێتەوە زۆر مؤسسە لە وڵاتەیە ینی لە هینی خۆی ڕۆڕەوەی یاسایی خۆی چۆتە دەرەوە کە ئەمە گرفتە بەڕاستی ئەمە دووە قسە و پێشنیاری کارزان ببیستم لێرەوە من قسەکەم بۆ ئەوەیە سندیکای پارێزانانی کوردستان ئەو بەڕێزانی کە ئێستا لەو شوێنەیان ئەبێ ڕێز لە یاسا بگرن ئەبێ لە خەمی کاری پیشەی پارێزەرایەتیا بن ئەبێ زانکۆکانی هەرێمی کوردستان بە ئەهلی و بە حکومیەوە لە خەمی ئەو بابەتانە بن کە پەیوەنددارە بە بابەتی کۆلێژی یاساوە ئەبێ سندیکای پارێزەران ڕۆڵی گەورەتر ببینێ لەمەی کە ئێستایەتی کە بەداخەوە ئێستا نایبینێ ئەبێ لە ڕووی کوالیتیەوە لە ڕووی پیشەیەوە لە ڕووی یاساییەوە لە ڕووی ڕۆڵ و کارامەیی پارێزەرەوە بێ ڕۆڵی گەورەی هەبێ ئەبێ شەرم لەوە نەکا لەگەڵ دادگاکانە بکەوێتە گفتوگۆی زۆر جددیەوە لەسەر ئەوەی کە دادوەرێک لە شوێنێکە ڕێزی پارێزەر ناگرێ ئەبێ هەڵوێستی جددی هەبێ ئەبێ لەگەڵ دەستگایەکی وەکو ئەنجومەنی ئاسایش و دژە تیرۆر و ئاسایش کە کارەکەن لە وڵاتەیە ئەمانە هەموو دەستگایەکن خزمەت بە هاوڵاتیان هەرێمی کوردستانەکەن ئەگەر شتێکی ترەکەن ئێمە پێویستمان بەشتی تر نییە بەڵام ئەگەر خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەن ئەگەر سندیکای پارێزەرانی کوردستان لە خەمی پیشەی پارێزەرایەتیە نابێت گوێ لە حیزبی سیاسی بگرێت یعنی ئەوانە گەرانەوە کاری جددی بکەن ئەبێ ئەم یاساکە خۆی جێبەجێ بکەن ئەبێ معیارێک مقیاسێ دابنرێ بۆی پارێزەر هەموو ساڵێک چەند پارێزەرمانە لە کوردستانە ئەبێ بەپێی ئەو معیارە بڕۆن کەم دەسەڵاتیان هەیە لە ناو یاساکەیە بەڵام بەداخەوە کاری پێ ناکەن معیارەکەژەوەی ئەبێ دابنرێ بۆ نمونە کەسێک لە کۆلێژی یاسا تەخەڕوجی کردو بە 50 و بە 60ەوە ئەبێ وەرنەگیرێ کاکە ئەمە یەک دوو هەم ئەبێ داغڵی مەحەدێ بکردن بە ناوی مەحەدی پێگەیاندنی دادوەری چۆن پەیمانگایەکەیە بۆ پێگەیاندنی دادوەر ئەبێ پەیمانگایەکمانە بۆ پێگەیاندنی پارێزەر کە ئەمە تاوەکو ێستامان هەر ناوێرن دەستی بۆ بەرن بەداخەوە یعنی ئەمە یاسا ڕێی پێیاون بۆ نایکەن دەستەکانە خۆش سپاس بۆ جەنابی کاگێ موحسین دواوتت لە کەمتر لە یەخولەکە سپاس دەکەم فەرموو بەڵێ من داواکارم لە سندیکای پارێزەران کە یاسای پارێزەرایەتی وەکو خۆی جێبەجێ بکەن چونکە سندیکای پارێزەران ڕێکخراوێکی مثلن بە یاسایی دامەزراوە و شەرعەتی وەرگرتووە ناکرێت چارەنووسیشی بەو شێوەیە بێت کە ئێستا ئێمە دەیبینین بەڵێ زۆر سپاس بۆ پارێزەر کاک موحسین هەرتەلی کە بە سپاسەوە لە ستۆدیۆکارمان لە شاری هەولێر لەگەڵ مابووی سپاس بۆ کاکارزان فازل پارێزەر هەم ڕاوێژکاری یاسایی کە لە ستۆدیۆ لەگەڵ مابووی سپاس بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقەم شەی پانۆراما پێشکەش کرا ئێوە ژەمیشە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ